سڵاوتان لەبێت بینەرانی ساری کرمانجی ئەم کاتتان باش لە شاری ڕەواندزی ئەمڕۆ لە یادی هەفتە ساڵەی هەڵکردنی ئاڵای کوردستان مەراسیمی تایبەت لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچن. ئێستا ئەوەی ئەیبینن قایمقامیەتی قەزای ڕەواندز بە هاوکاری پەیمانگای هێرە جوانەکانی ڕەواندزدا و دەستگاکانی دستوری قەزای ڕەواندز مەراسیمی تایبەت ڕێکخراوە بۆ ڕۆژی ئاڵا دوای بەرزکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستان لێرە هەریە لە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران دام و دەستگاکان مەژدارن بۆ بەرزکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستان کە ئێستا ئاڵایەکە لە بەردەم هۆڵی بۆنەکانی ڕەواندز بەرز ئەکرێتەوە. ئەمڕۆ لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە چاڵاکی زۆرە و زۆر ڕۆژی ئاڵا بەرز ڕائەگیرێتن هەر لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دوای ئەوەی لە شاری ڕەواندز مەراسیمی فەرمی کە ئێستا گەورەترین ئاڵای کوردستان لە بەردەم هۆڵی بۆنەکانی شاری ڕەواندز کە هۆبەی ڕۆشنبیری و هەنێری ڕەواندزیش لێرەیە ئاڵاکە بەرزکرایەوە. ئەم ئاڵایە بۆ یەکەم جار لە 22/1946 لە کۆماری کوردستان لە مەهاباد لە سەردەستی قازی پێشەوە بەرزکرایەوە. بینەرانی ساری کرمانجی ئەوەی بینیتان مەراسیمی بەرزکردنەوەی ئاڵای کوردستان بوو لە بەردەم هۆڵی بۆنەکانی ڕەواندز. ئەوە بڕگەی یەکەمی ئەم چاڵات بوو. دواتر لە بڕگەکانی تر لە دەچێتە ناو هۆڵی ڕۆشنبیری و هونەری ڕەواندز لەوێ چەند بڕگە و بابەتێکی تر بەڕێوە دەچێت. لەگەڵتان بەردەوامە بین.